دوجار پەرلەمانی کوردستان وەک پلانی بۆ دانرابوو بە دەنگی لایەنەکانی دەسەڵات تەمەنی خۆی و سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی بۆ نزیکەی 16 مانگ درێژ کردەوە. هۆکاری درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان و دەسەڵاتی جێبەجێکردن ڕێگنەکەوتنی خودیەوە حیزبانە بوو کە درێژیان کردەوە لە کاتێکدا دەبوو پەرلەمانتاران لێپرسینەوە لە حکوومەت بکەن کە بۆچی هەڵبژاردننی دواخست و نەیتوانی لەو ماوەی لەبەردەستی دابوو ئامادەکاری بۆ بکات. لە ئێساشدا و دوای درێژکردنەوەی تەمەنی دامەزراوەکانی هەرێم بابەتی دەستدەکار کێشانەوەی پەرلەمانتارانی دەرەوەی دەسەڵات هاتووتارا و بەشێک لە بۆچوونەکان پێیان وایە دەبێت پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن دەستدەکار بکێشنە و چیتر درێژە بەو پەرلەمانە ناشەرعیە نەدەن کە بە شێوەیەکی نایاسایی درێژ کراوەتەوە. بەشێکی دیکەش لە بۆچوونەکان دەڵێن بە کشانەوە و نەکشانەوەی ئۆپۆزیسیۆن پەرلەمان درێژە بە کارەکانی خۆی دەدات و کشانەوە خزمەت بە دەسەڵات دەکات. بەو پێی دەسەڵات پلانی ئەوەی هەیە لە ئەگەری نەبوونی ئۆپۆزیسیۆندا فرسەتیان لێ بهێنێت بە تایبەتیش لایەنە ئیسلامیەکان کە ڕۆڵی گرنگیان هەبووە لە ڕاگررتنی ئەو پرۆژە یاسانەی پێچەوانەی دابوو نەریتی کۆمەڵایەتی و ئاین و کولتوری کوردەوارین. لەوانەش پرۆژە یاساکانی توندوتیژی خێزانی و جێندەر و یاسای باری کەسێتی و چەندین پرۆژەی دیکە. هاوکات دەسەڵات پلانی ئەوەی هەیە لە ئەگەری کشانەوەی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان پرۆژەی دەسووری هەرێم بهێنێتەوە نێو پەرلەمان و بەو شێوەیە تێیپەڕێنێت کە خۆی دەیەوێت و چەند ساڵە هەوڵی بۆ دەدات کە ئەویش سەپاندنی جۆرێک لە سیستمی سیاسیە کە بگونجێت لەگەڵ بەرژەوەندیە درێژخایەنەکانی حیزبەکانی دەسەڵات بۆ دەیان ساڵی دیکە و بە جۆرێک کە بە باڵای خۆیان دوورابێت. ئەمە جگەلەوەی لە ماوەی درێژکراوەی پەرلەماندا یاسای هەڵبژاردنەکان هەموار دەکرێتەوە کە لایەنە ئیسلامیەکانی کوردستان قسەیان تێدا هەیە و پێویستە لە پەرلەمان بمێننەوە بۆ چەسپاندنی خاڵەکانیان لە ناو یاساکەدا بە تایبەتیژە و خاڵانەی پەیوەستن بە ڕێگریکردن لە ساختەکاریەکانی هەڵبژاردن و قۆرەکردنی کورسی کەمینەکان و پێکاتەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و پاکردنەوەی تۆماری دەنگدەران کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ڕەوت و دەرەنجامی هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان دەبێت. لەلایەک دەسەڵات لەگەڵەوەی ئۆپۆزیسیۆن پەرلەمانی بۆ چۆڵ بکات تا هەر یاسایەکی ویست بە پەرلەمانی کوردستانی دەربکات. بەڵام لەلایەکی دیکەشەوە هەڵمەتێک لە دەرەوەی دەسەڵات و بەناوی ئۆپۆزیسیۆنەوە دەستی پێکردووە بۆ ناچارکردنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتیش کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بەوەی پەرلەمان کە تاکە مینبەری دەنگی ناڕازیە بەڕووی دەسەڵاتدا چۆڵ بکەن و بکەونە شوێن هاشووشی تۆڕە کۆمەڵایەتیەکان و گوتارێکی پۆپۆلیستی کە هیچ خزمەتێک بە وڵاتیانی هەرێم ناکات. لە کاتێکدا کاری ئۆپۆزیسیۆن لەناو پەرلەمان پێشکەشکردنی پرۆژێ و خستنە ڕووی بۆچوونە یاساییەکانە نەک ئەو گوتارە ڕاگەیاندانەی تەنها بە هاوارکردن گۆڕەپانی ئۆپۆزیسیۆن بوون بۆ خۆی قۆرە بکات و لە پشتیشەوە خزمەت بەو پرۆژانە بکات کە دەسەڵات لە مێژە ئاواتی بۆ دەخوازێت و لە غیابی ئۆپۆزیسیۆنی فعلی لە پەرلەماندا ڕاستەوخۆ دەیان چەسپێنێت و تێیان دەپەڕێنێت. بە پێی مادەی 66 و ڕاستپاردە بە پێی مادەی 67